السلام عليكم متابعيني بەڕێز لە ڕیکۆردێکی نوێ و بابەتێکی نوێ لە ڕێزمانی کوردی پۆلی بنەڕەتی لەگەڵتانم من مامۆستای اسماعیل سەباح. بابەتی نوێمان بریتە لە ڕستەی لێکدراو. ڕستەی لێکدراو بابەتێکی زۆر ئاسانە، ئەوەندە ئاسانە ئا خواردنەوەیە. با بزانین بابەتەکە چی تێدایە. ڕستەی لێکدراو پێناسەیەکی هەیە، دەڵێ بریتە لەو ڕستەی کە لە دوو ڕستەی سادەی سربەخۆ یان پتر پێک دێت و پەیوەندیەک لە نێوانیان هەیە. بە یارمەتی ئامرازی لێکدەر درێنە پاڵ یەک. یانی چ؟ یانی ئەمە ڕستەی لێکدراو بریتە لەو ڕستەی کە لە دوو ڕستەی سادە یاخود زیاتر پێک دێتن. ئەو دوو ڕستە سادەیە پەیوەندیان لە نێوان یەکتریدا هەیە، یەکتری تەواو دەکەن، واتای یەکتریان تەواو کردووە. باشە بەهۆی چیەوە درانەوەتە پاڵ یەکتری؟ ئەو دوو ڕستە یاخود دوو ڕستە زیاتر بەهۆی ئامرازی لێکدەرەوە دراونەتە پاڵ یەکتری. با بزانین نمونەی لە وەرەگرین. بۆ نمونەها دەڵێ نامەکەم بۆ نارد کەچی نەیخوێندەوە. تەماشای بکە. نامەکەم بۆ نارد ئەوە ڕستەک، نەیخوێندەوە ئەوە دوو ڕستە. تەماشای بکە. نامەکەم بۆ نارد نەیخوێندەوە. باشە پەیوەندیەک لەناو ڕستەی یەکەم و ڕستەی دووەمدا هەیە. ئەو دوو ڕستەیە بەهۆی ئامرازێکەوە دراونەتە پاڵ یەکتری، یەکتریان تەواو کردە. ئەو ژبریتە لە ئامرازی لێکدەری کەچی. نامەکەم بۆ نارد کەچی نەیخوێندەوە. بەهۆی ئامرازی لێکدەری کەچی ئەو دوو ڕستەیە درانە پاڵ یەکتری و هەروە واتای یەکتریشیان تەواو کرد. بابەتەکەمان ئەوەندەیە. لە ئیمتحانە کولە بۆ تۆ دیتەوە، لە ئیمتحانی ڕستەشی بۆ شێوێت دەداتێ. دەڵێ نامەکەم بۆ نارد کەچی نەیخوێندەوە. کەچی چییە؟ دڵی مامۆستا بریتە لە ئامرازی لێکدەر و خەڵاسە براوە. هەروەها چەند تێبینیشی دیکەشمانی ئێستاکانە باسی دەکەین. بۆ نمونە لە تێبینی یەکەم دەڵێ ئامرازە لێکدەرەکان بریتین لە مانە بوو، ئینجا، بێجا، بەڵام، لێ، پاشان، پاشی، چونکە، یان، یاخود. هەروەها نەوەک، بەڵکو، کەچی، تا، تاکو، هەتاکو، هەتا دوایی، بەڵکی، وەلی، هەتا دوایی. ئەوانە چیان پێدەوترێ؟ ئەوانە لە هەر شوێنێک دیت بڵێ مامۆستا ئەوە بریتە لە ئامرازی لێکدەر. باشە با بزانین هەندێک ڕستەی وەرگرین. بۆ من ئامرازی لێکدەری واو. بۆ منە دەڵێن شیرین و نەوزاد هاتن. لە ئیمتحانە دێتەوە دەڵێ واو لە نێوان شیرین و نەوزاد چییە؟ دڵێ مامۆستا ئامرازی لێکدەر و خەڵاسە براوە. نمونەشکە ئینجا. بۆ منە دەڵێن وانەکان بخوێنە ئینجا بخەوە نقطە. وانەکان بخوێنە بخەوە. بەهۆی چیەوە دراونەتە پاڵ یەکتری؟ بەهۆی ئامرازی لێکدەری ئینجا دراونەتە پاڵ یەکتری. لە ئیمتحانە دێتەوە دەڵێ وانەکان بخوێنە ئینجا بخەوە. ئینجا چییە؟ دڵی مامۆستا ئامرازی لێکدەر و خەڵاسە براوە. پێویست ناکە نمونەی دیکە لە بۆ وەربگرین. هەرێک لەو ئامرازە لێکدرانە دەتوانین لە ڕستەدا بەکاریان بینین. باشە بۆ نمونە بەڵام دڵێ نامەکەم بۆ نارد بەڵام نەیخوێندەوە. یان بۆ نمونە پاشان دەڵێ وانەکان بنووسەوە پاشان بخەوە. یان دەڵێن پاشی و پاشان هەمان واتیان هەیە. یان بۆ نمونە دەڵێن نەوزاد نەهاتووە قوتابخانە چونکە نەخۆش بوو. ئەو چونکەوە بەکارهێنا. یان بۆ منە دەڵێ یان بخەوە یان وانەکان بخوێنە. بەو شێوەیە بەکاریان دێنین. بەڵام یەک شتەیە ئەو ئامرازی لێکدەری تا. ئەو ئامرازی لێکدەری تا بابێن ڕستەک لەوە وەربگرم پێت دەڵێم لە بۆس ئەو ئامرازی لێکدەری باز دەکەم. تەماشای بکە. تا، تاکو، لەگەڵ هەتاکو، لەگەڵ هەتا. هەر چواریان هەمان واتایان هەیە. باشە هەر بە واتای تاکو و هەتاکو دێتن. کوی تێدەگەی ئەو حەق. بۆ نمونە دەڵێ تا نەخوێنیت دەرناچیت. تا نەخوێنیت دەرناچیت. نەخوێنیت دەرناچیت. دوو ڕستەنەوە نیە؟ مادەم دوو ڕستەنە دوو کارن ئەو تا دەبیتە ئامرازی لێکدەر. لە ئەوی بەمە دەڵێ مامۆستا
لە بابەتی داهاتوو تامان هەیە دەبیتە ئامرازی پەیوەندیش کولێک جودا بکەینەوە ئێستاکە بەس بیزانە ئەگەر دوو ڕستە هەبوو تاکە دەبیتە ئامرازی لێکدەر بەڵام ئەگەر یەک ڕستە بوو دەبیتە ئامرازی پەیوەندی تێبینێکی دیکە دەڵێ ئامراز لێکدەرەکان سەر بە هیچ کام لە ڕستەکان نین ئەدی بەڵکو وشەیەکی سربەخۆن لە ئیمتحانی هاتبووە دەیگۆ لە ڕستەی لێکدراودا ئامرازە لێکدەرەکان سەر بە کام بەشی ڕستەنە ڕستەی یەکەم ڕستەی دووەم هەردووچیان یانش هیچیان دڵێ هیچیان سەر بە هیچ کام لە ڕستەکان نینە باشە ئێستا بۆ نمونە ئەو نمونێ سەرەوە نامەکەم بۆ نار کەسی نەیخوێندەوە ئەو ڕستەیە کە ڕستەش لێکدراوە لە دوو ڕستە پێک هاتووە ڕستەی یەکەمینیان دەڵێ نامەکەم بۆ نارد ئەوە ڕستەکەی دیکە بریتە لە چ نەیخوێندەوە ئەوە ڕستەی دووەمینیە ئەوە یەک ئەوەشیان دوو کە ئامرازی لێکدەری کەسی ئامرازی لێکدەری کەسی تێدانێت لە ڕستە ئەسڵیەکە بۆیە دەڵێ ئامرازە لێکدەرەکان سەر بە هیچ کام لە ڕستە سربەخۆکان نین بەڵکو وشەیەکی سربەخۆن ئەو تێبینیەشمان زانی تێبینیەکی ترمان هەیە دەڵێ لە ڕستەی لێکدراودا چەند کارمان هەبێت ئەوەندە ڕستە سادەیەشمان هەیە تەماشاکە هەر لەسەر ئەو نمونەی جێبەجێ بکەین نامەکەم بۆ نارد کەسی نەیخوێندووە بزانە چەند کاری تێدایە نارد ئەوە کارێک نەیخوێندەوە ئەوە کارێکی دیکە ئەوە یەک ئەوە دوو چەند کارمان هەبوو دوو کارمان هەبوو مادەم دوو کارمان هەیە یعنی ئەو ڕستە لێکدراوە پێک هاتووە لە دوو ڕستەی سربەخۆ ئەوە بابەتەکەیە لێرەدا هاتینە کۆتایی بابەتی ڕستەی لێکدراو تا ڕیکۆردێکی تر و وانەیەکی تر هەر شاد و سەرفراز بن سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه